وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. حمد و سنا و سپاس و ستایشی بێ پایان بۆ خۆی پەروەردگاری جیهان. درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. بەڕاستی باشترین کەلام کەلامی خۆی پەروەردگارەکە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێباز ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم و خراپترین ڕێگا و ڕێباز ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و هەموو پێچەوانە و لادانێکیش لە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرنجامەکەی گومڕابوون و سەرلێشێوانە و سەری صاحبەکەی لە ئاگری جەهەنەمەوە دەرئەکا. خوشک و برا بەڕێزەکانم بیسەرانی خۆشەویست، خۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکانە دێمەوە خزمەتی بەڕێستان بۆ ئەوەی تیش بخەینە سەر بابەتێکی تر لە بارۆ بابەتانەی کە مەجالی جیاوازی و مشتومڕی تایە لە نێوانی زانایانە و خوای پەروەردگار مەجالی داوە و بواری ڕەخساندووە بۆ ئەوەی کە مسلمانان و زانایانی ئیسلام بە تایبەتی کۆشش بکەن بۆ ئەوەی بگەن بە ڕاستەقینە، یعنی ڕێگا بگەن بە ئەنجامێکی ڕاستی لەو مەسئلەیە و ئەگەر نەشگەن تەنها کۆششیان کردبێ بێگومان ئەوان ئەجری خۆیانیان دەسەکەوێ و مەسئلەکە مەسئلەیەکی ئیجتیهادیە و نە بیدعە و نە گومڕابوون لەم شتانەیە دروست نابێت، چونکە مەسئلەکان ئەسڵێک نییە لە ئەسڵەکانی ئیسلام، بنەمایەک نییە لە بنەماکانی ئیسلام کە قورئان و سنت بڕی بیانەتەوە و تۆ مخالەفە و پێچەوانەی ببی. بەرنامەکەمان هەر هەموو لە یەکەم حەڵقەوە هەتا کۆتا حەڵقەی ئەم بەرنامەیە لەسەر ئەو مەسئلە ئەدوێ کە ئێمە بگەین بەو ئەنجامەی کە هەندێ مەسائلمان هەیە پێی ئەوترێ مەسائلی بنەما سەرەکیەکانی ئیسلام، ئوسوولە گەورەکانی ئیسلام، ئیتر لە عەقیدە بێ، لە عیبادەت بێ، لە ئەخلاقا بێ کە نابێ مسلمان پێچەوانەی بکات، چونکە خوای پەروەردگار یەکلای کردوتەوە، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم یەکلای کردوتەوە. ئەو مەسائلانە مەجالی ئەوەی تیان نییە ئێمە تایە قسە بکەین یا ئیجتیهاد بکەین پێچەوانەی ئەوەی کە قورئان و سنت بڕی بیانێتەوە. بەڵام هەندێ مەسائلی تریش هەیە کە پێی ئەوترێ مەسئلە ئیجتیهادیەکان، مەسائلە فەرعیەکان کە تایە زۆر جار خوای پەروەردگار شتەکانی نەبڕێتەوە و مەجالی داوە کە ئێمە تایە ئیجتیهاد بکەین، یعنی مەبەستم ئێمە لەیرە مەبەستم زانایانی ئیسلامە کە ئیجتیهاد بکەن و بگەن بە ئەنجامێکی ڕاستی تایە. جایکێکی تر لەو مەسائلانەی کە ئەمڕۆ عەرزی بەڕێستان یەکەم مەسئلەیە کە ئایا نوێژگەر کاتی نوێژەکە لە کاتی نوێژەکەیە تەماشای کوێەکە، یعنی چاوی ئەبڕێتە کوێ لە کاتی نوێژەکەیە. ئەم مەسئلەیە خۆشەویستەکانم زانایان تایە جیاوازن، ئەم مەسئلەیە زانایان تایە جیاوازن. کۆمەڵێ لە زانایانمان فەرمویانە تەماشای پێشی خۆی ئەکا، تەماشای ڕۆ پێشی خۆی ئەکا، ئەمەش یعنی پێشی خۆی مەبەستی سەیری بەردەمی خۆی ئەکا، تەماشای ئەو شوێنە ئەکا کە لە پێشەوەیەتی، یعنی ڕوبەرە و قیبلە، یعنی مەبەست ئەوەیە کە تەنها سەیری شوێنی سوژدەکە نا، بەڵکو بۆی هەیە تەماشای پێشەوەی بکە. ئەمە قولی ئیمامی مالکە ڕەحمەتی خوای لێبێ، فەرموویەتی الخشوع أن ينظر المصلي تلقاء وجهه، لە کتێبی حاوی الكبيرە لە مەذهبی
ئیمامی شافعیە هاتووەتەوە، یعنی ئەو قسەی ئیمامی مالک نەقل کراوە. و زۆرێک طبعا بەڵگە ئیمامی مالکیش بەڵگەیشی لەسەر ئەمە هێناوەتەوە کە ئاەتی قورئان کە خوای تەعالی فەرمێ فەوەلی وەجهەکە شەطر المەسجد الحرام. شەطر وتویانە جیها، یعنی کاتێ ئینسان نوێژەکات ڕوو وەرە و مزگەوتی حرام با تەماشای ڕووی بکاتەوە مزگەوتی حرام. وتویانە فهذا يدل على أن وجهه يكون إلى جهة القبلة. وتویانە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ڕووی بەرەو قیبلە ئەبێ، وأنه لا يرمي ببصره أكثر، لەوە زیاتر نابێت تەماشای لایەکی تر بکە یا شوێنێکی تر بکە. و هەروەها تأکیدی ئەمەشیان کردووە بەو حەدیثەی کە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕیوایەت کراوە کە حەدیثەکەش صحیحە. فەرمووی أميطي عنا قرامك فإنه ما زالت تصاويره تعرض علي آنفا حتى ألهتني عن الصلاة. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەم پەردەیە لەبەر چاوم لادا، ئیتر چونکە مەشغوڵی کردم لە کاتی نوێژەکەیە، وێنەکانی لە کاتی نوێژەکەیە هەر ئەهاتنە پێش چاوم. فەرموویانە هذا يدل على أن القرام كان سترا ولا يمكن أن يراه عليه الصلاة والسلام إلا إذا رفع بصره، فدل على أنه كان يرفع بصره. ئەگەر پەردەکە يعني مەبەستی حەدیثەکە ئەوەیە، عولەماکان وتیانە فەرموویانە، يعني دیارە ئەوانەی کە ئەو بۆچووریان هەیە وەکو ئیمامی مالک، فەرموویانە ئەمە بەڵگەیە کە ئەو قیرامە پەردە بووە بەقەی ماڵەوە، بەقەی دیوارەوە هەڵواسراوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم نەیبینیوە ئیلا یعنی کاتێ تۆ نوێژ ئەەکەی ئەگەر پەردەیەک هەبێ، ئەگەر تۆ سەرت بەرز نەکەیتەوە پەردەکە نابینی، کەوابوو ئەمە بەڵگەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوی بەرز کردووەتەوە، یعنی تەماشای دیوارەکەی کردووە. و هەروەها حەدیثێکی تری صحیحش ئەکەن بە بەڵگە کە لە صحیحی بوخاریە هاتووە لە ڕیوایەتی ئەنەسی کوڕی مالکەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صلى بنا ثم رقى المنبر فأشار بيده تجاه قبلة المسجد ثم قال لقد رأيت الآن منذ صليت بكم الصلاة الجنة والنار ممثلتين في قبلة هذا الجدار فلم أر كاليوم في الخير والشر ثلاثا. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی نوێژی پێکردن دیارە نوێژی خۆرگیران بووە، فەرموویەتی ئێستا کاتی نوێژم بۆ ئەکردن جەهەنەم و بەهەشت هێنراونە بەرچاوم لەقەی ئەم دیوارە، یعنی بەقەی دیوارەکەەوە جەهەنەم و بەهەشتیان پێ پیشان داوم. هیچ ڕۆژێک لە ژیان ماوەکو ئەم ڕۆژەم نەبینی کە خێر و شەڕیتیا ڕوون کرابێتەوە. سێ جار پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم. ئەم حەدیثەش بەڵگەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشای پێشەوەی خۆی کردووە، تەماشای دیوارەکەی کردووە. و هەر لەمەشەوە هاتووە کە ئیمامی بوخاری ئەو بابەی کە ئەو حەدیثەی تیا هێناوەتەوە ناوی ناوە لە کتێبی لە صحیحەکەیە، طبعا صحیحی جامع ئیمامی بوخاری، فەرموویەتی باب رفع البصر إلى الأمام في الصلاة. فەرموویەتی بەشێک لەوەی کە ئینسان چاو بەرزەکاتەوە بۆ پێشەوەی خۆی لە کاتی نوێژکردنە، یعنی ئەم حەدیثەی تیا باس کردووە لەو بابەیە هێناوێتیەوەی، کەوابوو معنای ئیمامی بوخاریش ڕەئی وایە ئینسان تەماشای پێشەوەی خۆی ئەکا لە کاتی نوێژە. ئەمە قەولی ئەو
زانایانە بوو و بەڵگەی ئەو زانایانە بوو کە ئەڵێن ئینسان تەماشای پێشەوەی خۆی ئەکا. وتمان ئەم قەولە لە مەذهەبەکانە قەولی ئیمامی مالکە ڕەحیمەه الله. هەروەها خۆشەویستەکانم قەولێکی تریشمان هەیە هەلەم بارەوە کە ئەفەرمێ ئینسان لە کاتی نوێژە تەماشای شوێنی سوژدەکەی خۆی ئەکا. ئینسان لە کاتی نوێژە تەماشای شوێنی سوژدەکەی خۆی ئەکا. طبعاً ملاحەظەیەکەیە لێرەکە ئەبێ بیزانین تێبینیەکی گرنگ هەیە لە کاتی تەحیاتە ئەتوانی بڵێ وەکو يعني لە کاتی بەتایبەتی تەحیات و شایەتمان لە کاتی تەحیاتە حەدیثێکی صحیحمان هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشای پەنجەی خۆی کردووە، تەماشای پەنجەی خۆی کردووە لە کاتی تەحیاتە. جا ئەوە وەک ملاحەظەیەک بیزانین دیارە ئەوانەشی کە ڕێیان وایە تەماشای پێشەوەی خۆیەکە و هەروەها ئەوکانی تریش قەزدیان ئەوەیە کە لە کاتی غەیری تەحیاتە، لە کاتی تەحیاتە سەیری یان تەماشای پەنجەی خۆیەکە، تەماشای دەستی خۆیەکە ڕانی کە دەستی لەسەر ڕانی داناوە. با بڕۆینە سەر قەولی دووهەم. وتمان قەولی دووهەم ئەڵێن لە کاتی نوێژە ئینسان تەماشای شوێنی سوژدەکەی خۆیەکە. ئەمەش قەولی جمهوری عولەمایە، یعنی زۆرینەی زۆربەی عولەما، کۆمەڵی زۆری عولەما ڕەیان وایە لە حەنەفیەکان و لە شافعیەکان و لە حەمبەلیەکانیش ڕەحمەتی خوایان لێبێ، ڕەیان وایە ئینسان لە کاتی نوێژە، مسلمان لە کاتی نوێژە تەماشای شوێنی سوژدەکەی خۆی ئەکا. ئیمامی قورطوبی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ثوري يعني إمام ثوري وإمام أبو حنيفة وإمام شافعي وحسن بن حي أمانها ميان بيان باش بو بسنة عن زانية إنسان لكاتي نوجا تماشاي أن يكون نظره إلى موضع سجوده، تماشا كردني بو شويني سجدكي بي أو شويني كسجدي لسرابا. قاضي شوريك زیاتر تفصیلی بە مەوزوع داوە ئەفەرمێ لە کاتی قیامە ينظر في القيام إلى موضع السجود، لە کاتی وەستانە تەماشای شوێنی سوژدەکەی ئەکا. لە کاتی ڕکوعە وتوێتی قاضی عیاض، يعني عفوا شورەیکی قاضی داوای لێبردنەکەم دووبارە شورەیکی قاضی ئەفەرمێ ينظر في القيام إلى موضع السجود وفي الركوع إلى موضع قدميه وفي السجود إلى موضع أنفه وفي القعود إلى حجره. فرمويتي لكاتي وستانا لناو نيوجا تماشاي شوني سجدكيكا، لكاتي الركوع تماشاي شوني بيكا، لكاتي السجود تماشاي لوتی ئەکا، یعنی ئەو شوێنەی کە لوتی لەسەر داناوە. لە کاتی دانیشتنیشا بۆ تەحیات تەماشای باوشیەکە، یعنی تەماشای ڕانیەکات، واتە پەنجەی شایەتمانی کە لەسەر ڕانی دایناوە. والله أعلم. طبعا ئەمەش اختیاری عولەماکانی تازە وەکو شێخ ئیبن جبرین و ئیبن عوثەیمین و ئەلبانی و ئیبن باز و ئەمانە هەمویان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەمەیان اختیار کردووە، ئەمەیان بە صحیح زانیوە. بەڵگەشیان هەندێ ئەحادیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ كان صلى الله عليه وسلم إذا طأطأ رأسه ورمى ببصره نحو الأرض. كان صلى الله عليه وسلم إذا صلى طأطأ رأسه ورمى ببصره نحو الأرض، يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر نوێژی بکردایە سەری دائەچەمان، يعني سەری نزمە کردەوە و چاوی تەماشای زەوی ئەکرد. ئەمە ئەلبانی وتوێتی حەدیثەکە صحیحە و بەڵگەیەکی ترشیان هێناوەتەوە ئەڵێن
دخل رسول الله صلى الله عليه وسلم الكعبة ما خلف بصره موضع سجوده حتى خرج منها. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە چووە کەعبە و نوێژی کرد، چاوی لە شوێنی سوژدەکەی لا نەبرد هەتا دەرچوو لە کەعبە، یعنی لە ناو کەعبە. ئەمەش ئەلبانی و حاکم وتویانە حەدیثەکە صحیحە. کەوابوو ئەوەی کە وەکو مختصر بابەتەکەیە ئەوەیە کە زۆربەی ئەهلی علم لەسەر ئەوەن کە ئینسان سەیری یان تەماشای شوێنی سوژدەکەیەکا لە کاتی نوێژە، و ئەو ئەدیلانەی کە لەو بارەوە هاتووە ئەدیلەی سەریح کە ئەڵێ ئینسان تەماشای شوێنی سوژدەکەی بکە، ئەدیلەی سەریح لەو بارەوە نییە صحیح بێ، یعنی ئەدیلەیەکی سەریح، بەڵگەیەکی سەریحی ڕاشکاوی ڕوون کە بڵێ تەماشای شوێنی سوژدەکەت بکەی لە کاتی نوێژە، حەدیثی صحیح لەو بارەوە نییە. ئەو حەدیثانەی تریش کە زانایان هێناوێنێتەوە کە تەماشای پێش ئەوەی خۆی بکە، حەدیثەکان ڕاستە صحیحن بەڵام سەریح نین، یعنی ڕاشکاو نین. ئەوە نییە بڵێ یەکلای کردبێتەوە، هەموو ئەتوانرێت بە معنای تریش لە یەک بدرێتەوە، ئەتوانرێت بە معنای تریش لە یەک بدرێتەوە. کەوابوو ئەمە مەسئلەیەکی خلافیە لە نێوانی زانایانە و مەجالی ئیجتیهادی تایە، ئەگەرچی زیاتر عولەما لەسەر ئەوەن کە تەماشای شوێنی سوژدەکەی بکە باشترە. لێرە ملاحەظەیەکەی حەزەکەم عەرزتانی بکەم، ئەویش ئەوەیە کە حرامە ئینسان تەماشای ئاسمان بکە لە کاتی نوێژە، لەبەر حەدیثەکەی ئەنەسی کوڕی مالک خوای لێ ڕازی بێت کە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ما بال أقوام يرفعون أبصارهم في صلاتهم. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەتوندی فەرمووی لەينتهين عن ذلك أو لتخطفن أبصارهم. فەرمووی یا واز ئەهێنن چییە کەسانێک لە کاتی نوێژە تەماشای ئاسمان ئەکەن، تەماشای سەرەوە ئەکەن، یان واز ئەهێنن لەوە یان خوای گەورە چاویان کوێرەکە. بۆیە ابن عثيمين شيخ ابن عثيمين رحمه الله أفرمي أما النظر إلى السماء فإنه محرم، بلكو فرميتي بل من كبائر الذنوب، لأن النبي صلى الله عليه وسلم نهى عن ذلك. أمجا فرموي أو حديثي هنا وكيس عرز مان كردن لينتهين أقوام. ابن عثيمين فرمي يعني الذين يرفعون أبصارهم إلى السماء في الصلاة، أواني كالسير آسمان كان تاح آخر حديثك هنا بيتيوي وأفرمي وهذا وعيد والوعي أما هالرشية. أفرمي في غمر صلى الله عليه وسلم كأفرمي خوا يا وازه هنا يا خواي جورة شايوان كيرك، أفرمي أما هالرشية كنابي إنسان سيري آسمان كا وتماشى آسمان كالكاتي نوجا. والوعيد وهالرشا كردن لا يكون إلا على شيء من كبائر الذنوب، وهالرشش لتشتيك كريك جناح بيك بلا كبائر كان. هندي علماء وتيانا بل قال بعض العلماء إن الإنسان إذا رفع بصره إلى السماء وهو يصلي بطلت صلاته. هندي العلماء وتيانا أصلا نيوشكي بطالة بيتوا دو بلغيان هنا وتوبوا أو قسيانا كوتيانا نيوشكي بطالته أبيتوا يكميان وتيانا خوا داوای کردووە کە تۆ سەیری قیبلە بکەی، تەماشای قیبلە بکەی، ڕوو لە قیبلە بکەی، بەڵام ئەم ڕووە کاتە ئاسمان. قیبلە لە زەویە بەڵام ئەم ڕووە کاتە ئاسمان و قیبلەش لە ئاسمان نییە. دوو کارێکی حرامی کردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە، و کاریش
وكرداري حراميش لعبادته أبيت معي بطالبوني بل أم جمهور علماء زوربي علماء وتيانا بطال نابيتوا نيوجكي وتيانا نيوجكي بطال نابيتوا بوي كسيري آسمانك بلام قولي راجح أويك جناح بار أبي ببي جمان يعني بي جمان جناح بار أبي كاتي سيري آسمان وتماشا آسمان كلا كاتي نيوجكي چونك أو هالرشي بوكاريك ديارة بوكاريكي مكروه نية بلكو بوكاريكي حرام بويا جناح بار أبي ابن عثيمين رحمة خواه لبي آواي فرموا ابن عثيمين رحمة خواه لبي آوا أم مسألي ليك داواتوا جاء هلم باروا ملاحظي تريش هي هنديك ابن عثيمين رحمة خواه لبي ايهينيته وأفرمي هندي العلماء فرق يعني خصوصا نيوان إمامو کەسێک ئیمان بێ یا کەسێک تەنیا نوێژ بکە یان کەسێک لە پشتی ئیمام و نوێژ بکە فەرمویانە فەرقی هەیە لە کاتی تەماشاکردنی نوێژە وتویانە ئەو کەسەی کە مەأموم بێ یعنی لە پشتی ئیمام و نوێژ بکە ئەوە لە کاتی نوێژە تەماشای پێشەوەی خۆی ئەکا بەڵکو تەماشای ئیمامەکەی ئەکا بۆ ئەوەی بتوانێت متابعی بکە بەڵگەشیان حەدیثەکەی براء كري عازبة كأفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم إذا قال سمع الله لمن حمده في غمر صلى الله عليه وسلم أقل بي فرموا سمع الله لمن حمده لم ينحني أحد منا ظهره حتى يقع النبي صلى الله عليه وسلم ساجدا ثم نقع سجودا بعده فرمويتي الرزاي خوالي بي في غمر صلى الله عليه وسلم أقل بي سمع الله لمن حمده كسمان پشتمان نأچمان دوا تا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەشت بە سوجود پاشان ئێمەیش ئەڕۆیشتینە سوجودا لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەش بەڵگەیە ابن عثيمين فەرمێ فهذا دليل على أنهم ينظرون إليه ئەمەش بەڵگەیە کە ئەوان تەماشای پێغەمبەریان ئەکرد لە کاتی نوێژە وهروەها ئەو حەدیثەیشی کردوتە بەڵگە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هێناومانەوە فرمويتي لا صلاة كسوفة لنيجي خورجيرانا بيغمر فرمويتي بهشت جهنم لسر أو ديوارة بيشان درا بهشت جهنم لسر أو ديوارة بيشان درا وهذا يدل على لو حديثها بيغمر فرمي صلى الله عليه وسلم حدثك هاتوا وقال فيما عرضت عليه الجنة حيث رأيتموني تقدمت فرموي كاتب نمتان من بيش كوتم كاتب نمتان بيش كوتم جاء الليلاء فرمي وهذا يدل على أن المأموم ينظر إلى إمامه كوابو مأموم تماشاي إمامك أكالكاتي نعجا بلام أو كسي تنيابيت أو كسشي كبتنيان يشبكا أو كسشي كإمامت بكا أو سيري شويني سجدكي أكا أو سيري شويني سجدكي أكا أو بلغا زياتر علماء لسر أوان كسيري تماشاي شويني سجدكي بكا كوابو اسم أتوانين بلين سي قول لمبارا وباز كراوة قولي إمامي مالكا كأليت هر تماشاي بيشوي خويكا وقوليكيش كقولكم زوربي علماء أفرمي تماشاي شويني سجدكي أكا وقولك تريش فرق خنا النيواني الله أجرت إنسان مأموم بو يعني لبشتي إمام ونيوجي كرت تماشاي بيشوي خويكا تماشاي إمامك أكا وأجر إنسان تنيابو يان إمامي جماعة بو أو تماشاي شويني سجدكي أكا والله أعلم أم قولي يعني لوانية بلم قولك زور قنجاو بيد لمشونا بتايبتي كإما أزانين إنسان لكاتي نوجا أجر بتايبتي إمام بيا تنيا بي أجر تماشاي بيشوي خوي بكا لوانية هندي جار مشغول ببي لنوجكيا وفكري للاي نوجكي نميني وبلام أقل لناو جماعتها أبو لقل جماعتها أبو موضوع كفرق كات وأحاديثي تريشمان هي لمباريوا ديارة هر أوندا بس كما موضوع كان تيبقين كخلاف هي حتى تماشا لتماشا كردني
شوێنی یعنی لە تەماشاکردنی شوێنی نوێژەکەت یان شوێنی سوژدەکەیان پێشەوەی خۆت لە کاتی نوێژە لەوەش خلافەیە لە نێوانی زانایانە و وەکو چۆن لە زۆربەی مەسائلەکانی لە مەسائلە فەرعیەکانی تریشە هەر خلاف هەیە بەڵام مهم ئەوەی ئێمە بزانین کە ئەم خلافە نابێتە مای ئەوەی کەوا یەکێک ئەگەر تەماشای پێشەوەی خۆی کرد لە کاتی نوێژە ئێمە بڵێن نوێژەکەت بەتاڵە یان بڵێن تۆ مبتەدیعی یان بڵێن لە سنەتی پێغەمبەر لا داوایان ئەبەم ئوسلوبە قسە لەگەڵ بەرامبەری خۆمان بکەین بەڵکو بە سێنگێکی فراوانەوە تەماشایەکەین و بە دڵێکی فراوانەوە تەماشایەکەین و ئەگەر ئێمە خۆشمان ڕێیمان وابوو کە تەماشای شوێنی سوژدەکەمان بکەین و ئەوەمان پێپەسەندتر بوو و بە صحیحتر زانیمان بە نەرمی بە جوانی هەوڵ دەین قەناعەتی پێ بکەین ئەگەر قەناعەتی کرد ئەوە چاکە و خێر ئەگەر قەناعەتیشی نەکرد ئەویش ڕەئی قەولی ئیمامێکی وەرگرتۆ لە ئیمامەکان و ئێمە بۆمان نییە زۆر لە هیچ کەسێک بکەین لە مەسائلە ئیجتیهادیەکانە مەسائلە ئیجتیهادەکان ئینکاری تیان نییە نابێت تۆ ئینکار بکەیت و تەنها بۆ تێ نەسیحەت بکەیت و ئامۆژگاری بکەیت و ڕەئی خۆت بخەیتە بەرچاو و ئەدیلەکانی خۆت بخەیتە بەرچاو لەوە زیاتر بۆت نییە توند و تیژبی لە ئینکارکردنە داواکارم خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە مۆفەقمان بکات دڵمان فراوان کات بەرامبەر بە براکانمان بەرامبەر بە خوشکەکانمان وابین کە بە هەمومانەوە بتوانین زیاتر و زیاتر لەخواوە نزیک ببینەوە زیاتر و زیاتر بتوانین عیبادەتەکانمان جوانتر بکەین و پوختکرد بکەین آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين